عزیزان و خۆشەویستانی کورسات جوانترین سڵاوتان لێبێت شەوتان باش بێت بە ئومێدەم تەندروستی هەمووتان باش بێت بۆ ئەم شەویش لا پرۆگرامی تایبەتی پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات ببەرەوە لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویستین بێگومان پرۆگرامی پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات ببەرەوە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و فامیلی مۆڵی شاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ئەم پرۆگرامە ساز کراوە. ئێمە شەوانە بۆ ماوەی 15 خولەک لا کاتژمێر 9:45 خولەک تاوکو کاتژمێردا بە شێوازێکی ڕاستەوخۆ لا فامیلی مۆڵی شاری سلێمانی لەگەڵ ئێوەی خۆشەویستین بۆیە تۆی بینەر تۆی هاندەری هەڵبژاردەکانی مۆندیال ئەتوانی بێت سەردانی فامیلی مۆڵی شاری سلێمانی بکەیت شەوانە لەگەڵ مانابی لەم پرۆگرامە هەم چانسی خۆت تاقی بکەیتەوە لە ڕێگەی ئەو چالێنجانەی کە لەم پرۆگرامەیە ئامادە کراوە یاخود ئەتوانی بچیتە پیجی فەرمی فامیلی مۆڵ ڕاستەوخۆ لە ڕێگەی دابەزاندنی ئەپێکەوە کە لینکی تایبەتی پرۆگرامەکەی تایە سیڤی خۆت ئەنووسیت و ئەتوانی خۆت تۆمار بکەی ناوی خۆت تۆمار بکەیت و چانسی بردنەوەت هەبێت لە پرۆگرامەکە لەبەرەوەی ئەم پرۆگرامە چەندین خەڵاتی تایبەتی تایە بۆ تۆش ئەتوانی چانس وەرگری لەو خەڵاتە تایبەتانە و بێبەش نەبێت لە خەڵاتەکان لەبەرەوەی شەوانە ئێمە خەڵاتی تایبەتمانەیە بەجەر لەو خەڵاتەی کە براوی پرۆگرامەکە بێت ئێمە چەند خەڵاتێکی تریشمان ئامادە کردووە ئەو خۆشەویستانی کە لێرە ئامادەن یەنە لامان پرسیاری تایبەتیان لێکەین بابزانین زانیاریان هەیە لەسەر مۆندیال متابعی مۆندیالن ئایا سەر بە چه هەڵبژاردەیەکەن کۆمەڵێک پرسیاری تایبەت بە مۆندیال و ڕووداوی ڕۆژیان لێکەین تایبەت بە مۆندیال. بێگومان پرۆگرامی پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات ببەرەوە بۆ ئەم ڕۆژ ئەمەوێ چەند زانیاریکی کورد لەسەر مۆندیال و تایبەت ئەو هەڵبژاردانش کە لە مۆندیالی 2022 قەتەر بەشداریان کردووە بۆ ئەم ڕۆژ کۆمەڵێک هەڵبژاردە یاری تایبەتیان ئەنجامیا و هەڵبژاردەکانیش هەڵبژاردەی دیارن ئینگلتەرا و ئەمریکا لە کاتژمێر دەیە یاری تایبەتیان ئەبێت لە دوای پرۆگرامەکەی ئێمە هۆڵەندا و ئیکوادۆر یەک بە یەک بوون قەتەر و سینیگال 3 بە یەک بوون وێڵز و ئێران 2-0 بۆ ئێران بێگومان چەندین یاری تایبەت و چەندین یاریزانی بەتوانە کە لە هەڵبژاردەکە بەشدار بوون بەشداری مۆندیالی 2022 قەتەر کرا هەرێکیان با بڵێن یاری زۆر زۆر بەچێژی کرد یاری زۆر زۆر باشی کرد کە ئەو کەسانی هاندەری هەڵبژاردەکان بوون بێگومان ئەمڕۆ بە دیار یاریەکانی ئەو هەڵبژاردانەوە دانیشتون و بینەری مۆندیالی 2022 قەتەر بوون. جا ئەمێ ڕوونکردنەوەیەکی تریش بەم لەسەر لۆگۆی مۆندیال وەکو زانیاریەک پێشەوەی بچمە لای میوانەکەم بێگومان لۆگۆی مۆندیال ئەمساڵ جیاوازترە لەبەرەوەی گوزارشتە لەوەی کە لە 8 وڵاتی لە 8 ئەفۆ ببورن لە 8 یاریگای جیاوازی وڵاتی قەتار یاریەکان بەڕێوە دەچێت بێگومان یەکێک لەو یاریگایانەی کە لە وڵاتی قەتار زۆر زۆر دیارە یاخود زۆر زۆر تایبەتمەندی باشی هەیە هەم لە ڕووی دیزاین و دیکۆرەوە یاریگای جنوبە کە بە یەکێک لە شاکارە بیناسازەکان دادەنرێت لەلایەن با بڵێ ئەندازیاری بەتوانە زەها حەدید هەر بۆ یەکێک لەو یاریگایانی میوانداری زۆرێک لە یاریەکانی مۆندیالی 2022 قەتەر دەکات یاریگای جنوبە کە کاتی خۆی لەلایەن زەها حەدید هونەرمەند و ئەندازیاری عێراقەوە دیزاین کراوە هەر بۆیە ئەو هەڵبژاردانەی کە لە مۆندیالی 2022 قەتەرا بەشداری ئەەکەن هەر جارەی بەپی ستانداردی ئەو یاریگەیانە یاخود بەپی ئەوەی کە لە لیستی یاریەکانە هاتبێت هەڵبژاردەکان هەر جاری لە یاریگایەکی ئەو وڵاتە یاریەکانیان بەڕێوە دەبن ئەمە زانیارێکی کورد بوو لەسەر لۆگۆی مۆندیالی 2022 قەتەر کە لۆگۆیەکی زۆر زۆر تایبەتمەندە و با بڵێن لۆگۆیەکی جوانە بۆ مۆندیالی 2022 قەتەر جا ئێستا ئەچمە لای میوانەکەم کە بۆ ئەم شەویش هەر جارە و تیمێکی تایبەتی ستافەکە کە تایبەت بە پرۆگرامی پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات ببەرەوە لەگەڵ ئێمەی خۆشەویست و ئێوەی ئازیزی شابێت بۆ ئەم شەو کاک نزار بەختیار وەکو تیمی پرۆگرامی پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات ببەرەوە لە فامیلی مۆڵی شاری سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمانەیە کاک نزار سڵاو لێبێت شەو باش جەنابی سپاس دەکەم تەرجەخان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم. کاک نزار لەگەڵ یاریەکانی مۆندیالە تا چەندە متابعی یاریەکانی والله طبعا تا ئێستا ینی هیچ یاریەک نەبوو کە طبعا هیچ یاریەک نەبوو کە سێرم نەکردبێت هەموو یاریەکان سێریەکەم و متابعیانەکەم بەگشتی
جا من هەر میوانێک کێتە لای من بۆ چوونی وەرەگرم با بزانم هەندێری چ هەڵبژاردەیەکە خۆشە بزانی هەندێری چ هەڵبژاردەیەک طبعا ئەدی بزانم تۆ سەر بەکوێ وڵی طبعا من لەسەرێکەوە زۆر دڵم بەم مۆندیالە خۆشە لەبەروی زۆ جیاوازە لە چا مۆندیالەکانەکە لە لایەکی تریشەوە تۆزێک پێم ناخۆشە چکەوە هەڵبژاردەی کە من هەواداریم سەر نەکەوتووە من هەواداری ئیتالیام بەداخەوە کە سەر نەکەوتووە بەشداری نەکرد لە مۆندیال بەداخەوە سەرتا چوە پاشکۆوە ئەوە بوو بینیمان کە لە پاشکۆیان نەیتوانین سەرکەوێت پرتوگال لە کۆمەڵەکەی ئەوە بوو سەرکەوت بەڵام بار حاڵەوەی کە مەسەلەن من لێرەیە مشەجعیم لە دوای ئیتالیا کە حەزەکەم بیباتەوە ئیسپانیایە پێم خۆشە ئیسپانیا و هەم پرتوگالیش ئەو دوو وڵاتن کە حەزەکەم بە پێوەریاندانم بووم و بردننی مۆندیال بە تایبەت ئیسپانیا ڕاستەکەی باشە کاک نزار ڕۆژانە کە ئێوە لێرن لە فامیلی مۆڵن ئەم سکرینی کە دانراوە سرجەم ئەو یاریانی کە تایبەتە بۆ ڕۆژە لێرە بە شازێکی ڕاستە و خۆ نمایش ئەکرێت هەر بۆی ئەو هاوڵاتیانی لێرن یاخود ئەو هەندێرە خۆشەویستانەی کە هەندێری هەر هەڵبژاردەیەک بن کە خۆیان حەزی پێ ئەەکەن لێرە ڕاستە و خۆ تەماشای سکرینەکە ئەکەن ئەوەندەی تێبینی ئەەکەین قەرباڵغیەک و لۆدێکی زۆر لە دەستپێکی پرۆگرامەکەوتاوەکو ئێستا هاوڵاتیانی زۆر هاتون سەردانیان کردو چۆنی جۆش و فرۆشەکان چۆنە بینی طبعا بەحکمەوەی کە مۆندیال بەهێزترین خولی جیهانە چونکە لە پاش چامپیۆنز لیگ کە خولی ئەوروپیە لە دواوە مۆندیالە بەحکمەوەی کە 4 ساڵ جارێکیش ئەنجام دەدرێت خەڵک بە گروتینێک بۆ چاوەڕێ ئەم پاڵەوانێتیەیە ئەوە بەشێکی دیکە خەڵک بۆ گروتینەوە کە ئامادابێت دومینیشی مەسەران سێرەکە لێرە بە حکمێکە قەرەباڵغیەک دروستە بێ بە حکمی مۆڵەکەەوە مۆڵێکی گەورەیە لە کاتانی کە یاری نییە هەم ئەتوانن بۆن من لە کافتریاکان دابنیشن خواردنێک ئەخۆن لەگەڵەوە شایەن دواتر تەماشا یاریەکان بیزەبەدانی مەسەران کابرا هەمیت لێرە کورتمەتەنی خۆماڵێ هەم زیاد هەم تیجارەت تێگە هەمیە مەسەر ئیش و کارەکەی خۆشیەکات و مۆندیالیشی لە دەست ناچێت لەو مسافەیە سێری مۆندیالیشەکە بە حکمی شاشەکەش گەورەیە و سەودێکی گەورەش ئێمە تۆمارەکەین پێشکەشیانەکەین زۆر باشە جاکاک نزار ئێمە شەوانە خەڵاتی تایبەتمان هەیە بۆ ئەو کەسانی کە براوی پرۆگرامی تایبەت بە پێشبینی یاریەکانی مۆندیال کە و خەڵات بڕاستە جا ئێمە ڕاستەخۆیە پەیوەندیان پێوەکەین لە ڕێگەی تەلەفۆنەوە یاخود ئەگەر خۆیان ئامادە بن ئەو بە خۆشحاڵیەوە بابزانین چۆن ویستیانە بەشداری بکەن لەم پرۆگرامەیە و چۆنیش چانسی خۆیان ینی تاقی کردوەوە سەرکەوتوو بن ئەم شەو بە شازێکی ڕاستەوخۆ ئەو کەسی کە براوی خەڵاتەکەیە لە ناو فامیلی مۆڵە ئامادەیە پێمان خۆشە ئەگەر بێتە لامان ئەو بەڕێزە زۆریش باش فەرمون بەخێر فەرمون بێتە ئەوێ مایکەکە بگری بەدەستەوە سپاس بەخێر بێ بەڕێز باشی مایکەکە نزیکەیتەوە سپاس تۆ ئەم شەو براوی خەڵاتی پرۆگرامەکەمان بووین پیرۆزبایی لەکەیت وەکو دەستگای میدیایی کورسات و بە هەماهەنگی فامیلی مۆڵ و بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی چۆن ویستە بەشداری پرۆگرامەکە بکەیت لە ڕێگەی ڕاستەخۆ هاتیتە فامیلی مۆڵ چانسی خۆ تاقی کردەوەیان لە ڕێگەی دابەزاندنی ئەو ئەپلیکیشن لە مۆبایلەکەتە ئەو ئەپلیکیشنەی دامبەزان لە مۆبایلەکەمەوە وەزایدەن ئینستاگرامیش من سیرەکەم متابعەتانەکەم لە ئینستاگرامیش ئیتر بەهۆی ئەوەوە سەیری یاریەکانم کردەوە بوو جوابەکەم باشە هەستی چۆنەکە ئەم شەو بوویتە براوی خەڵاتەکە وەڵا هەستێکی خۆشە بەڕاستی و زایدەن ئەم ساڵ یارێکی خۆشە بەهۆی ئەوەی دوو ئەستێرە جیهانی بەشداری ئەکەن وە کۆتا یاریشیانە بەڕێی من وەکو میسی و ڕۆناڵدۆ کۆتا یاری جیهانیانەکە بیکەن بڵێن خەڵکێکی زۆر بڵێن لەگەڵ یانان بینەرێکی زۆریان هەیە خۆیان بەهۆی ئەوە خۆشەوە زایدەن لە وڵاتێکی عەرەبی شایە مۆندیالەکە زۆر خۆشترە لە وڵاتێکی موسڵمانە خۆت هەندێری هەڵبژاردەکانی تو متابعی مۆندیالەکەیت بەڵێ هەندێری هەڵبژاردەی بەرازیلم دەست خۆش بێ ئێمەش وەکو پرۆگرام پێمان خۆشە ئەو دیارە تایبەتە پێشکەشی تۆی بەڕێز بکەین دیارێکی تایبەت بۆ بەڕێزت ئامادە کراوە بە یوای سوودبینین لێت بەخێر هاتی دووبارە پیرۆزباییت لێەکەین بە ئومێدین کەسانی وەکو ئێوە چانسی خۆیان تاقی بکەنەوە هەر هاوڵاتێک ئەوێت بەشداری پرۆگرامەکە بکات لە ڕێگەی دابەزاندنی ئەو ئەپەوە یاخود لێرە لە ڕێگەی چالێنجەکانەوە ئەتوانێت چانسی خۆی تاقی کات و بەشدار بێت بەخێراتی زۆر سپاس دەستخۆش خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ئەبین خەڵکانێکی زۆر لێرن هاوڵاتێکی زۆر لێرن هەندێری ئەو هەڵبژاردانە لێرن کە
تەماشای تەواوی مۆندیالەکانی 22 قەتەرەکان مۆندیالی 2022 قەتەرەکان بگۆرن هەر بۆیە پێمان خۆشە ئەو ئازیزانە ئەو خۆشەویستانە بانکەینە لای خۆمان کۆمەڵێک پرسیاریان ئاراستە بکەین با بزانین تا چەندە لەگەڵ مۆندیالان تا چەندە متابعی مۆندیالن ئەم خێزانە خۆشەویستە لێرەن بەخێر بێن فەرمۆن بەخێر بێن سەر چاو باشن مایکەکە گەر بگرمە دەستانەوە زۆر سپاس کام تا قسەمان بۆکەن سەرەتا باشە کێشە نابێت هاوکاری یەکتری بکەن باشە ئێوە بە خێزانی کە هەر 4 ساڵ جارێک مۆندیال بەڕێوە دەچێت بە خێزانی تەماشای مۆندیالەکەن باشە ئەم پرۆگرامەتان پێ چۆنە کە ئەم ساڵ بە جیاواز لە ناو فامیلی مۆڵە هەمیەی بازاری خۆ دەکەی هەم لە ڕێگەی پرۆگرامەکەشەوە ئەتوانی چانسی خۆت تاقی بکەیتەوە ئێوە ڕاستەخواتن لە ڕێگەیم چالێنجانەوە چانسی خۆتان تاقی کردەوە پێم وابێ ئەم شەو چانسان تاقی کردەوە مایکەکە بگری بەدەست ڕاستەکەیاتیم بۆ کارفۆر کۆمەڵێشتمان کڕی نەمانزانین پرۆگرامتان هەیە باشە ئیتر پێمان خۆش بوو بەژاربین ئیتر هاتینە و سکانمان کرد لەسەر وەسڵەکەمان ئینشەڵا بەشکمە هەدیەویش بەرین هەدیەویش بەرین ئینشاءڵڵا بۆ نمونە ئەتوانن ببنە براوی خەڵاتەکە و چانستان هەبێت لەو خەڵاتەیە تا چەند لەگەڵ ئەوەی چانست هەیە لە ئەو بابلن پرۆگرامانەی کە ئەکرێت لە هەر جێگەیەک بە چانسی خۆ تاقی کردوەوە لە چەند ساڵ باشی زۆر بێ چانسی من 5 جار لە کەناڵی سپۆرت 5 جار مۆندیال کە تەلەفۆنم کردووە پێشبینی یاریم کردووە 5 جار $50 بۆ دەرچووە ئێدەوە جێگەی دڵخۆشیە کەواتە بام ئێمەش وەکو پرۆگرام بەشێکی تری چالاکیەکەمان تایبەتە بەوەی کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە تایبەت بە ئەم مۆندیالە و ڕووداوی ڕۆژمە بەسمان لەوەی ئەو هەڵبژاردانەی کە ڕۆژانە یاری خۆیانەکەن کۆمەڵێک پرسیارەکەین پرسیاری گشتیشی تایە بۆ یەکەم جار ساڵی چەند مۆندیال سازکرا بزانام زانیاریتان هەیە لەسەرەوە بۆ یەکەم جار ساڵی چەند 1932 1932 ئۆرگوای نەخێر 1930 دڵنیان 34 نییە 34 نییە 1934 باستی چوار بێ بەداخەوە 1930 بەڵام پرسیارێکی ترتان لێ یەکەم ئەی تو بۆ بە قسەکانی من یەکسەر قەناعەت باشە یەکەم وڵات کە جامی جیهانی بردەوە لە مێژووی مۆندیال کام وڵات بوو ئۆرگوای دەست خۆش کەواتە ئێوە بێ خەڵات ناکەین هاتوون بەخێر هاتن سەر چاو دیارێکتان پێشکەش ئەکەین ئەگەر کاگنزار دیارێکیان پێشکەش کا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بەخێر زۆر سپاس بەخێر بن بەشاربوویەکی تر حاڵاتێکی تر لێرەیە ئەگەر بێتەلامان بە کۆمەڵێک پرسیاری لێ بکەین چووکە کاتەکەمان کەم ماوە بەخێر بێ بەڕێز باشی هەندێری چاڵ جاردەیەکی بەرازیل بردیەوە دوێنێ باشە بەڵێ گۆڵمان باش بەس نەیمارمان لاشە لە دەست دابێ باش یاریەکانی تر کێ ناڵێ نادۆڕێ بەرازیل بەڵێ پاڵێراوێکی باشە بۆ برنەوەی جامی جیهانی باشە با پرسیارێکی لێ بکەم کام هەڵبژاردە براوی یاری نێوان قەتەر و سەنیگال بوو قەتەر و سەنێگال بردیەوە سەنیگال بردیەوە بەڵێ 2-0 چەند بە چەند 2-0 سەنیگال وەڵامەکە و دروست نییە قەتەر و کام هەڵبژاردە براوی یاری نێوان قەتەر و سەنیگال بوو کامیان بردیەوە سەنیگال ئەخ چەند بە چەند خێرا بەداخەوە پرسیارێکتر لێ یەکەم ئاگام لەوە بوو کە دووە ڕابەز ئاگام لەوە نەبوو نەتیجە دووەم گۆڵی ئێران لە دقەی چەنابوو واتە لە تایمی چەنابوو ئاگام لە یاری ئەوان نەبوو بەڵام سێ اختیار تێمێ 90 بەداخەوە قەینا کێشە نابێت مووی بەشدار بووی ئێمە دیاری تایبەتمان هەیە کاگنزارەگەر پێشکەشی کەی سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ سەرچاو خۆشەویستان هاوکارانم ئاگادار مەکەنەوە چەند دقەمان ماوە 1 دقە ماوە خۆشەویستان ئەگەر تاکو ئێستا سەردانی فامیلی مۆڵی شاری سلێمانیت نەکردووە شەوانە وەرە ئێمە پرۆگرامی تایبەتمان هەیە لە کاتژمێر 95 خولەک تاوەکو کاتژمێر 10 ڕاستەوخۆ وەرە ئەگەر چانسیش نەبوو لە ئەو پرۆگرامە ئەتوانی بی لێرە کۆمەڵێک پرسیارە لێکەین و کۆمەڵێک دیاری لەگەڵ خۆتە ئەبەیتەوە